ئێمە وەکو منداڵی بناری قەندیل گوندی ئاڵێڕەش پشتگیری خۆمان بۆ تەباهی منداڵی ئەوڕۆ لەسەر ژیان و داهاتووی وان مەترسی هەیە. لەسەر هەموو منداڵی کورد ئەو مەترسی ژیان هەیە. هەموو ڕۆژێ ئێمە کاتێک تەماشا دەکەین لە ڕۆژئاوای کوردستان، لە ڕۆژهەڵاتی کوردستان، لە باکووری کوردستان، لە باشووری کوردستان منداڵان دێنە کوشتن و دێنە قەتڵکردن و بە تەمەنی گچکە دەدرێن بە شوور. دەڵێن مافی منداڵان بەپارێزن. ئەو قەتڵ و حامە لەسەر منداڵی کورد لە بەرچاوی هەموو دنیا دەکرێت. ئەوان مافیان نییە بچنە مەکتەب و پەروەردەی خۆ بخوێنن. ئەوەش مافی هەموو منداڵانە پەروەردەی خۆ بخوێنن. بەتایبەت لە شەحبا و گەلێک شوێن لە لای دەوڵەتی تورک هاتنە داگیرکردن. ئێستا منداڵان مافی پەروەردەکردنیان نەماوە. ئەو هۆشمەندیەش منداڵان بۆ خۆش مەترسی لەسەر خۆ دەبینن. ئێمە وەکو منداڵی بناری قەندیل دڵیمە لەگەڵ ئەو منداڵانەیە. ئێمەش دەنگی خۆبەرز دەکەین بۆ هەموو منداڵی کورد. حەزمان لێیە هەموو منداڵی کورد لە کۆڵان و ماڵی خۆیان یاری بە ئازادی بکەن.